سەرەکی پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی گروپەکەتان لە یەکەم هەڵبەتە دیارە گروپەکەتان جێدەسی خۆی دیارە و لە بوارەکانیاندا زیادی GIS ئیکۆسلاب و بابەتەکانی تریش کە ئێمە هەڵبەتە لە زۆربەی بابەتەکانی جنابتانەش بەشدار بووین و ئاگامان لێیەتی و کاری باشتان کردووە هیوادارم نمونەتان زۆر بێ و بتوانن لە بواری ڕاهێنانی پیشەیە پەرەبن بە ئەو بوارە چکۆم ئەوە بوارێکی گرنگە چکۆم ڕاستی باشترکردنی دوای تەنمیەی بەشەری پێش هەموو شتەکانی ترەوە ئەساسی وەبەرهێنانی حەقیقیە. من ئەمەوێت بە یەک بابەت دەست پێ بکەم کە لە بدایەتەوە کە ئەویش ئەوەیە شۆڵتز ئەڵێ شارەزایی و زانیاری تاک ئەکرێ بە شێوەیە لە شێوەکان وەکو سەرمایە وەری بگرین کە ئەتوانین ئێمە وەبەرهێنانی تیا بکەین وەکو شێوەیە لە شێوەکان وەکو سەرمایە وەری بگرین کە بتوانین لە بواری وەبەرهێناندا وەبەرهێنانی حەقیقی و استراتیژی تیا بکەین. من بابەتێک هەیە حەزەکەم لێەوە داخڵ بم ئەویش بریتیە لەمەیان. ئێمە زۆر بمان هەمومان ئەمە ئەوەی کەیبینی زۆربەی کەسانە و لە پۆستا و ئەگەر هەر نەبێ خۆ ئەندازیارە و سەرپەرشتی پرۆژەیەکە یا لە بوارەکانی ئابووری و یاسایی و هەر بوارەکانی تردا. ئێمە بابەتێک هەیە کە پێ بترێ مانجمنت بەڕێوە بردن. مانجمنت بە مانجەرەکرێ. مانجمنت دوو بابەت هەیە کە گرنگی ئەتوانی لە ڕێی ئەو دوو بابەتەوە دەست بکەی بە ئیشی مانجمنت ئەویش بریتیە مان ئەند مۆنی واتە پارە و مرۆڤ. ئەم دوانە گرنگن کە تۆ بەمە دەست پێ بکەیت لە مانجمنتکردن تەمان ژیانی ئەمە بریتی نییە تەنها لە ئەندازیاری لە ماڵی خۆمان لە دەست پێکاوە بۆ هەموو بوارەکانی تر و تەمان وەبەرهێنان لە ماڵی خۆتەوە لە تەن تاکە کەسێکەوە دەست پێکا بۆ حتا بەرزترین پرۆژەی وەبەرهێنان. لێرە مان واتە بریتە لە وەبەرهێنەرانی کە ئێمە کاریان پێەکەین و منیش بریتە لەو سەرمایەی کە ئیشی تیاکەین. من ئەمەوێت لێرە بچم بۆ مادەیە کە لە ئەگەر کۆڵەکەکانی مانجمنت ئیش بکەین کە بریتین لە پلانینگ ئەکشن ئەند ئیڤالوێشن لە کۆڵەکەی یەکەما کە بریتیە لە پلانینگ دیارە جارێکی تۆ پلانینەکەی و سوێرڤایەکەی و داتا کۆلێکشن و بەجێت و کۆمەڵێک تا ئەو کاتەی بڕیار لەوە تێکە دەسیژنەکەی بۆ ئەوەی بتوانی بڕیار لەسەر پرۆژەیەک بی. لێرەیە ئەچیتە بواری دووەمەوە کە ئەکشنە. لە ئەکشنە یەک لەوانەی کە گرنگە هەڵبەتە زۆر لە ئوستازەکان زۆر شارەزان لەو بوارەیانە و لە ناو ئەوەیە کۆمەڵێک لە ناو ئەکشنە پێشەوەی دەستکەی باکشن ئەبێت جارێک کە پلانینگ بکەی. لێرەیە یەکشت هەیە پێشەوەی دەست پێ بکەی ئەوش ئەوەیە ترینینگ گرنگترین بابەتە پێش ئەوەی تۆ دەست بە سوپەرڤیژن و مۆنیتەرینگ و ڕیپۆرتینگ بکەیت. ترینینگ زۆر گرنگە بۆی کەسانێک بنێریتە مووقع کەسانێک دەستکەیە بە ئیش کە ئەو بابەتی کە بۆی ئەچن بیناسن. بۆ نمونە کەسانێکی لای ئێمە هەیە تەخەڕوجەکە تا ئێستا هەندەسەکەی خۆی ناناسێ. یعنی هەندەسە چییە؟ یعنی ئەندازیاری چییە؟ و کارەکەی چییە ئەبێت چی بکای؟ تەخەڕوجەکە و ڕۆژە یەکسەر چێتە سەر مووقع تەمان ڕێز تایبەتیم بۆ ئەندازیارە گەنجەکانەوە مانایەوە نییە من ئەم لە بابەتی ئەوان بەڵام کاتێکە چێتە سەر هۆش هەمومانەوە مەرحلەیەمان بینیوە تۆ مهندسێکی تازە تەخەڕوج و مثال تەخەڕوجی کرد بکەی بە مشریف بەسەر مهندسێکی تەنفیزەوە کە 30 ساڵات تەخەڕوجی کرد بێ ئەکید ئەمە ڕەوای عەدالەت نییەوە کارەکەش کارێکی باش دەرناچێت. من لێرە ئەڵێم ترینینگ زۆر گرنگە ئەگەر گرنگیش نەبوایە نائەخرایە قاوڵ بێکەوە کە لەسەر ئەساسی ئەوە ئێمە جا بکرینەوە پۆلینگ بکرین کێ مهندسێکی باشەوە کێ مهندسێکی خراپەوە کێ و لەناو خەڵکیشاوە ئێمە خۆمان ناسێنین بە خەڵک با منم چکەم خۆم مهندسم باکرێ هەڵە با لە مهندسەکە ئیشکەم باشترە. خۆی هەموو بوارەکانە چکۆم ئێمە لە هەموو بوارەکانە قسەمان لەسەر کردووە. من دووسێ خاڵ هەیە ئاماژەی پێکەم لە سین لە ساڵی 79
دەستیان کرد بەوە بەرهێنان هاتن دوو سەر حیوانیان نەکڕی بۆ خەڵکێک خەڵک زۆر لە ناو سینای سە بڕۆی تاکە زەلامی نادۆزیتەوە لە ناو شارەکانی من سێ چوار شارێکەوەیان کە بەیجین و چینچۆنگ و چۆنگ ئەوانم بینیون ئەوانە هەمووی تاکە زەلامی لە بازاڕ نابینیتەوە 18 میلیۆن کەسە و 15 میلیۆن کەسە و 13 میلیۆن کەسی تایە شارەکە بەڵام بڕۆ بازار کەسی تیانە چی کرد لە 79 هاتن ئەوان داوایان لە خەڵک کرد بە شێوەیەوە بەرهێنان حیوانیان بۆ کڕی پارچەیە زەویان نایە کشت و کاڵی تیا کرد ئەو زانیاریکی باشی پیا کرد لەسەر حیوانداری زانیاریکی باشی پیا کرد لەسەر زەوی لەسەر کشت و کاڵ ڕاهێنانیان پێکردن چۆن بتوانن بەرهەم زیاکەن ئێستا ئەوەی ئەو سینەیە کە ئێوە ئەیبینن کە یەکەمی دنیاە لە بواری ترێندینگ ئەند ئینڤێستمنت حقەتێکە زیاتر ساڵانە بەدەیان ئێمە من خۆم بەشداری خولێکم کردووە 25 ڕۆژ لە سین ترێدینگ ئەند ئینڤێستمنت لە زانکۆی ئایبۆ کە لە سەدان وڵاتەوە خەڵکە هێنێ ڕاهێنانی پێیەکە و پارەیەکی زۆر خەرجەکە لە مەسرفی خەوتن و خواردن و پارەشیان نایەتێ لێرە هەدەفەکە سیرکە چییە؟ ئەو هات ئەم خەڵکەی هێنا ئێستا ئەو خەڵکی کە بە دوو سەر حیوانەوە یا بۆ پارچەیەک زەوی بچکۆلەوە ئێستا خاوەنی مەسانع و معاملی گەورە و دەتوانان واتە ئەو کەسەی ڕاهێنانی پێیەکەی ئەو کەسی کە ئەتوانێ بیکەی بە خاوەوە بەرهێنەر بیکەی بە کەسێکی پاشە ڕۆژ کە بتوانێ لە بوارە گرانکانە وجودی هەبێ توانای هەبێ بتوانێ واتە خەڵکی تەطبیقی ئێمە دوو بابەتمان هەیە بەڕێزان بابەتێکمان هەیە زۆربەمان لە نەزەریە خاوەن شەهادەین و خاوەن تواناین و خۆیانە باە لە بواری پراکتیکیا ئەوەین لە بواری پراکتیکە زاناریمان لەسەری هەیە من زۆرێک لە جنابی کاک عادل و هەردوو ئوستاز لەگەڵ پارێزگا و عالیخان لە جایس ئیشیانە کرد بەڕاستی ینی من کاتی خۆشی وعدمانێ ئەگەر بە حکمی قسەشم بێ لە بیرینکە پاستی ئۆف سۆیل لە شاخی گۆیژۆ لە بەرمە هەتاکو دەرەچێت لە تاسلوجەوە مەتر بە مەتری بیرینکە پاستی ئەم شارەم لەبەر کردووە بەس بۆ خۆم هەر ئێستا لەبەرەوەی نەکەومە هەڵەوە لە ئیشەکانە جام بەسم لێرە سەیکە شارێکی وڵاتێکی وەکو ئەمریکا وڵاتێکی وەکو ئەمریکا لە ساڵی 1955.3 بلیۆن دۆلاری خەرج کردووە لە بواری ڕاهێنانی پیشەییە و لە ساڵانی دوایەوە کلوتی بە دوو ئەوەنە واتە لە زەلامێکە لە یەک کەسە تاکێکە نزیکەی 504 دۆلاری خەرج کردووە بۆ ئەوەی ڕابێت لەسەر ئەوەی چیەکە ڕاهێنان لە مرۆڤدا ڕاهێنان لە بەرزکردنەوەی ئاستی مرۆڤەکان بەڕاستی باشترین وەبەرهێنانە و گرنگترین وەبەرهێنانە کە بیکەین چکەم ئێمە ڕاستی ئەوەی کە ئێمە لە وڵاتێکین ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتووە و پێویستمان بەوە هەیە سیستەمی حکوومەت بە شێوەیە بکەین کە بە شێوەیەک بێت کە بە هەدەردان نەبێ ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین لا یەزال ئێمە لەسەر شێوازێکی کۆنکارەکەین ئەویش ئەو شێوازە تەقلیدیە کە بە وەرەقە و بە شێوازی یعنی ڕۆتینێکی زۆر و ئەوانە ئەمەخگەر خەڵکی ڕاهێنراو هەبێ و بتوانێت شێوەیەک لە شێوەکان بەکاربێنێ ئەکرێ بواری یەکەم شت ئەوەی کە ئەیکا ڕاستیە باوەڕ بەخۆبوونە یعنی ئەو کەسە کە ڕوا بە شوێنێکا و زانیاری پێەیە من نیەمە ئەم سەر ستەیجە و لێرە قساکەم مەگەر باوەڕم بەخۆم نەبێ نەتوانم لەو بارەیە قسەکەم بەڕاستی هەر لە ئەوەڵەوە شکستە هێنم ئێمەش واین ئێمە پێویستمان بە خەڵکانێکە ئێمە سەفێک خەڵک دروستکەین بۆ پاشەوە خەڵکانی کە شارەزان ئەم خەڵکانی کە ئێبینن 10 ساڵی کە زۆربەی تەقاعد بوو ئەی خەڵکی تر کوا چۆن دروستیکەین بۆی بینین ئەم شوێنەی پێ بگرینەوە کەواتە ئێمە زەرورە لێرەوە دەستکەین بڕانیان و خەڵکێک ئامادە بکەین سەفێکی کە حازرکەین بۆ پشتیوانی ئەوان کە ئەوان تەقاعد بوون ئەمانە بنێرینە شوێنی ئەمان باوەڕ بوون چییە من بتوانم لە بواری خۆما کە بواری هەندەسەی مەدەنیە من ساڵی یەکەم و دووەم و چوارەم و پێنجەم ئەگەر پرسیارێکشم لێ بکرێەوە هەڵەش بکەم زۆر ئاساییە
لەوە دوایەوەی بووم بە ممارس و بووم بەوە ممکنە هەندێک غەڵەت بەڵامە ناکرێ ئستشاری بی و پرسیارێک لێ بکەن جوابی شە پێ نەبێ وەڵای هینە یعنی زۆر خۆش نییە بۆ مهندسێک ینی تەمەنێکی من 89 تەخەڕوجم کردبێت تا ئێستاوە 32 ساڵەوە بگە پرسیارێکی هەندسیم لێ بکرێ هەر نەچم بەلایە هەر نەبێ خۆبێ ڕێگای بدۆزمەوە فێری لولێ بە شێوەی لە شێواکان بۆی بچم جا لەبەرەوە سەی بکەن ئەم ڕاهێنانە بریتە لەوەی ئەو خاڵەیە کە زەلامەکە بەهێزەکە کە توانایەکە یا بە ئەو کەسە کە بتوانێت لە بوارەکەی خۆی بناسێ خۆی ڕابێنێ خۆی هەست بە خۆی بکە توانای خۆی لا دروست بێ کە ئەچێتە ئەو بوارەوە کە ئەتوانێت کار بکە ئێمە لێرە ڕۆڵەکە با من زۆرتر هەربەت کاتەکە کورتگینا ئەتوانم ینی ئەکرا قسەی زۆری لەسەر بکەم وەڵبەتە نمونەی زۆرمان هەیە تا ئیشی لەسەر بکەین لە هەموو وڵاتانی دنیا ئەوانش کە یاسای وەبەرهێنانیان خوێندوێتەوە لە هەموو دنیا ئەزانن چەند قیمەتی مرۆڤ گرنگە لە پێشەوە کاری تا بکەی بۆ ئەوەی وەبەرهێنانی باش وەبەرهێنەری شارەزا و بەتوانە زۆر باشترە لە وەبەرهێنەری نەشارەزا وەبەرهێنەرێک کە بزانێ یاسا و ڕێنمایی و قانون چییە زۆر مهمترە لەوەی کە وەبەرهێنەرێ هەر نەشارەزا هەر جاری وە برادێک زەمیلەیەکی علاقەی گرتووە 4-5 ڕقی تێکردووە ئیدی سایپلانە وتم نەخێرەوە سایپلان نیە بە قوربان سایپلان وەرەخەکان نییە لەبەرەوە سێکە ئەمە گوناح نییە بۆ ئەو چۆن ئەو ڕان هاتووە لەسەرەوە بەڵام ئەکرێ ئێمە دەستگایەکمان هەبێ شوێنێکمان هەبێ و خوشحاڵیەوە من ێستا زۆر پاڵپشتیان کاک عادلوە ئەوانش کە لەم بوارانەیە کەیانێ بەڕاستی ئەم خولانە بکەنەوە پاڵپشتیانەکەم و هیوادوارین بتوانین نەک لەم بوارێ لە هەموو بوارەکانە کارێک بکەین کە ڕاهێنان بە خەڵک بکەین ڕاهێنان تەنها ئەوە نییە تەنها من ڕاهێنان لە سلوکە کاکە من ئەگەر چەند ڕاهێنانی کرد لەو دانیشتنەی کە ئێستا ئەیکەم لێرەیە ئەم جاریان ئەگەر بەم شێوە قسەکەم جاری داهاتوو بە قووەتر قساکەم زۆرتر ڕوومەکرێتەوە ئێوە میسالێک سیرکەن یەکەم جار کامێراک یا مایکرۆفۆنەکەیان بەدەستەوە هەر ڕوونایە قسە بکەی نازانم چ جۆرێکیانێ بەڵام بەرەبەرە لەسەر خۆ ڕایی و جاری دووەم و سێم و ڕاهێنان بریتێلەوە ڕاهێنان ببریتێ لەوەی شتەکە ئەوەنە پێ ئەو بابەتەیە وەکو ڕێگایەکە گەر 4 جار بەو ڕێگایە ڕۆشتی هەڵبەت شارەزابی و تواناکەشت باشتر بێ وەزانی کەم و کوڕەکان لە ڕێگاکە چییە و جاری کە کەم و کوڕێک شتەگەر هەبێ بۆ ڕێگاکە لە خۆگەڵ خۆتا توێشەکەی بۆ ئەبەی ئەوەی من ماوە باسی کەم ئایا کاریگەری چییە لە سەر وەبەرهێنان هەڵبەتە من لە یەکەم جار وتم ئەگەر بمانەوەیە استثماری حقیقی بکەین و استثماری استراتیجی بکەین ئەبێ لە اعتماد کەینە سەر ڕاهێنانی پیشەیی وەمرۆیی لە زۆربەی سەرچاوەکانە باس لەواکەن ئەگەر هاتوو کەسانی ڕاهێنرا و کاریان لەوە بەرهێنانە کرد لە 18 قازان تیاکە من ئەڵێم زیاترە بۆ وڵاتێکی وەکو ئێمە زیاترە چکۆ ئێمە بەهەدەران لانمان زۆرە ئێمە ئێستەشە ئەگەر کەسێکی نەشارەزا لە ڕۆژێکە 4 جار نووسراوێکە کاوی دەڕێنێ خۆمە بە هەرداردانە لە ڕۆژێکە نازانم چیەکە 4 جار ئەو ڕۆتینەی کایکات دەجارتەوە هێنەوە ئەی باخۆ سواری تەکسیبی سواری سیارە بەڵام ئەگەر کەسێکی شارەزا بێت تووشی ئەم ڕێگایەت ناکات لە بیدایەتەوە فۆرمێکی تایبەتی هەیە و فۆرمەکەت هەیەتێ و تۆ پێ ئەو فۆرمە کارەکەی واتە ئەو کاتە تۆ ئیشەکانێ ئەوە ئاسانە بێ ئەو هەموو بەهەردارانە کاکە خۆ هەموو بەهەردارانی ئەگەر لە تاکەوە بێ ئینەکەی بۆ سەر هەموو ئەساسات و بۆ سەر هەموو دام و دەستگا و حکوومەت و میلەتە یعنی ئەوان نزانن ئەگەر من هاتووەم پەرداخەم شکان هەر من خۆم زەرەرم کردووە هەموو کەس زەرەری کردووە لەبەرەوە بەرهێنان قازانجەکانی لە لێرەیە یەکەم بەڕاستی ئامادەکردنی پۆلێ کەسی شارەزا و بەتوانە و خاوەن باوەڕ بەخۆ بوون و شارەزا لە بوارەکەی خۆیە و چوونە بازار و بتوانێت لە ناو بازاری کارە کار بکە ئەم وڵاتانە کەواکەن خولی ڕاهێنانەکەن بۆم خەڵکە ئەم هەموو پاریان خەرجەکەن بێسەبەب نییە سەبەبێک یەکێ لە سەبەبە گشتەکانی وڵاتێکی وەکوچین ئەم هەموو دنیاە ئێنێ لە ئەمریکاوە بۆ ئاسیا هەموو خەڵکی دنیای تایە ڕۆژانە چەند ئاوە ئێمە ئاوە لە جامیعەیە خەڵکی هەموو وڵاتانی دنیا بوو لەگەڵمانە
یەکەم ئەوێ خۆی بناسیێنێ وەبەرهێنانی چۆن کردووە وەبەرهێنان ئەگەیەنێتە ئەو وڵاتانی هەموو دنیا لەگەڵ تجارەتی ئێرە ئەنێرێ بۆ ئەوێ خەڵکێک لەوێەوە شارەزاکە وا لێ خەڵک ئەو کا ئەمانەی کارڕۆنەوە ببن بە وەبەرهێنەر و بتوانن خۆیان داهاتێ بە خۆیان پێبوون سەرچاوە دروست بکەن و خەڵکانێک ئەچن لەوێەوە اینجا وەبەرهێنەری ئەوێنن لە وڵاتی ئەو وڵاتە ئیشەکەن ئەمان هەمووی بە قازان چەشکێتەوە سەر ئەو وڵاتانە لا ئێمەش زۆر لەوە زیاترە لا ئێمە لێرەیە دروستکردنی وەبەرهێنان ئەو کەسێک کە ئەتوانێ خول ببینێ دوای ساڵێ بۆ 3 ساڵ ئەتوانێ خۆی وەکو کەسێکی خاوەن کار بخاتە ڕوو و ئەو کەسە هەموو بازارێک هەموو ئینتاجێک هەموو وەبەرهێنانێک هەموو کارگەیەک دوای ئەوەی بەرهەمەهێنێ پێویستی بە بازاری کار هەیە بازاری کاری شارەزا و کەسانی کە شارەزان لە ئەوەی کە بتوانن بەرهەمەکان بە شێوەیەک ساختکەنەوە مارکتینگێکی وا بکەن کە بتوانن خۆ مارکتینگێکی لە گرنگەکانی وەبەرهێنانە کەسانی شارەزا کەسانی ڕاهێنراو لە هەموو کەس زیاتر ئەتوانن ئەو دەورانە بگێڕن یا هەڵبەتە ئێمە وەکو وەبەرهێنان ئێستا جارێکی کێڵێمەوە پێویستمان بە دوو جار هەیە بە خەڵکی ڕاهێنراو کەس یەکێک بۆ ئیشەکانمان لەبەرەوەی من 200 مۆزەفم هەیە تەحەداکەم ئەگەر لە پەنجای بەو لای بزانی هەر وشەی وەبەرهێنان مانای چییە هەر وەبەرهێنان خۆی مانای چیە سمار یعنی چی چۆن بیناسێ ئێستش نایناسێ ینی وازانێ دەوڵەمەندێکی یەت پارە ئیترەمە دزە و چوزانم نازانم چ وانە کاکە ئەسڵەن ئەبێ وەبەرهێنەر ڕاستەقینە فەرشی سووری بۆ داخەی بێت شکم ئەو پڕکردنەوەی ئێستا من و تابانخان قسەمان لەسەرەوە کرد کاتی حکومەتەوە چەند ساڵێکە هیچ بەڕاستی بودجەی نییە بۆ پرۆژەکان ئەی باشە من چی بکەم ئەگەر من پرۆژە نەکەم خۆگلەکەشێ بەسەری منە ینی بەڕاستی ئەوەتانێ بازار پێویستێتی خەڵک پێویستێتی شار پێویستێتی ئەکرێ لە درێی پرۆژەکانی وەرێنانەوە بەڵام کەسمان ئەوێ کەسی شارەزامانەوێ بۆی ئەم دەورە بگێڕێ کەسی شارەزامانەوێ کە بتوانێ ئەم واتای وەبەرهێنانە بگەێنێ بە خەڵک و بەرهەمی ئەوە خەڵکانێک کۆ بکاتەوە کە بێن لە ناوەوە لە درەوی وڵات بێن وەبەرهێنان بکەن و بتوانن وەبەرهێنانێکی حەقیقی بکەن بەو معنایەی کە خزمەت بە خەڵکە بۆ ئەمەش ئێمە پێویستمان بە جێشێکە کە پێوترێ ئەویش بەشەر بەمەرجێک ئەم پۆلە کەسێکی ڕاهێنراو بن و بەتوانا بن بتوانن دوو خاڵ بکەن خاڵێکیان خۆیان کارکەن بۆ ئەوەی بەنهێشتنی ڕۆتین و بەنهێشتنی هەدەردان کارێکەکەن کە بتوانن وەبەرهێنەر ڕاکێشن و سەرمایە گوزاری زیاد بکەن و ئەمانش بە قازانجی خەڵکەشکێتەوە و وەبەرهێنانیش کە شارەزا بتوانە بن و ستافی شارەزا و ڕاهێنراویان هەبوو هەڵبەتە ئەوانیش کارێکی باشترەکەن هەڵبەتە زۆرتر هەڵەگرێگە قسەی تا بکرێ لە بڕۆین بۆ بواری تر بەڵام کاتەکە شەرەوەنەوە دەستخۆشتان لێکم دەستخۆش بێ جەنابی کاک عەزیز بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی